لە قەزای ماوەتی جوانەوە سڵاوتان لێبێت ئێرە ماوەتە شوێنێکی زۆر تایبەت و دڕفێن سروشتێکی زۆر جوان هەر لە ڕێگاک تا ئاگەیتە ماوەت بەڕاستی نازانی سەیری چ دیمەنێکی ئەوەندە جوانە شاخ و داخ و سەوزایی و کانیا و زۆر جوانە بەڕاستی سروشتێکی زۆر ناوازەی هەیە. ماوەت ناوەکەی لە چیەوە هاتووە؟ دوو بۆچوونی جیاوازی لەسەرەیە هەندێک کەس دەڵێن کاتی فتوحاتی ئیسلام کوژراوێکی زۆر لێرە هەبووە بۆیە ئێرە پیان وتۆ مەدینەت المەوت دواتر ئەو مەوتە وردە لەگە کات بۆتە ماوەت. هەندێکی دیکەش دەڵێن میرێکە بۆ لێرە بە ناوی ماوەند لە ناوی ئەو میرەوە ئێرە ناونراوە ماوەند و وردە لەگە کات بۆتە ماوەت. جا ماوەت شتێکی سەیری لێ بۆ نمونە سەیری ئەو کەڵەشێری پشتم کەنەوە پەیکەرە بۆ کەڵەشێر دروستکراوە لێرە ڕێزێکی زۆر سەیر و تایبەت لە کەڵەشێر دەگیرێ و بەنێو بانگە هەندێک کەس دەڵێن لێرە کەڵەشێر کەس نایخوات هەندێکی دیکەش دەڵێن دەخورێ بەڵام کەس سەری نابڕێت لەبەرەوەی ئەوان ڕێزی لێ دەگرن. با بزانین چیرۆکی ئەم کەڵەشێرانەی ماوەت چییە؟ هەروەها خەڵکی ماوەت ژیانی ڕۆژانەیان چۆن بەسەر دەبن و شوێنە گەشتیاری و جوانەکانی ماوەت کوێ. لەگەڵەوەی قەزایە ماوەت بەڵام تا ڕادەیەک چۆڵە گوێ زۆر لە دەنگە دەنگ نییە زیاتر هەمووی دەنگی جریەوەی چۆلەکە و خوێندنی کەڵەشێر و ئەو شتانەیە تا ڕادەیەک بێدەنگە چۆڵان جا ئەوەش ڕەنگە پەیوەندی بۆ هەبێ کە خەڵک کەمتری سا لە گوندەکانەژی زیاتر بەرەو شارەکان کۆچەکەن. لێرەچمە لای حاجی ڕزگار تا هەنێ زانیاریمانە سەر گوندەکە پێ بڵێ سڵاو لێبێ حاجی ڕزگار چۆنی باشی ئەحواڵەت دەنگ و باست خۆشبیاخوا. باشە خۆی قەزایە ئێرە بەڵام لە چۆڵەوانە؟ ماوەت قەزایە بەڵێ بەڵام قەزایەکی چۆڵە ئەویش هەندێ هۆکار هەیە کە وای لێ کردو چۆڵ ببێ لەبەر ئەوەی مەسەلە هەندێک شت هەیە بۆ نمونە مەعمەلی تیانە زانکۆیەکی تیانە پەیبەنگایەکی تیانە کار و کەسابەت کەمە خەڵک مەجبورە بێ بڕۆ بۆ شارەکان ناچارە بێ ڕوو کاتە شارەکان لەبەر ئەوەی لێرە بژێوێکی وای تیانێ ئەوەی کە لێرە ماوەتەوە فەرمانبەرە ئیتر بە موچەیەک ئیدارە دەکات و ژیان دەگوزارێنێت. ئێستا مباشیر گوندەکان لەگەڵ سلێمانیە پەیوەندیانە بەهۆی وەسائیلی گواستنەوە و ڕێگەوبان مشت ئاسانتر بووە ساڵان دەهاتن بۆ ناو ماوەت بەڵام ئێستا کەمتر دێن. کوشت و کاڵ و مەڕ و ماڵات و شتیوا لێرە ناکرێ؟ کوشت و کاڵ کەمە ساڵان ئەکرا تووتن و کۆمەڵەش لە بابەتانە بەڵام ئێستا ناکرێ مەڕ و ماڵات هەیە بەڵام ئەویش کەمە. ئیتر خەڵک مەسەلە ئەو میوە شتێک کە هەیەی ناتوانێت ساخی بکاتەوە لێرە لەبەر ئەوە ڕەز و باخ و شتەکانمان هەمووی بەرە وێران ئەو شاخە شاخی دۆڵانی پێڵێن کە هەمووی ڕەز و باخ و ترشە ساڵان ترێ ئەچوو بۆ سلێمانی بۆ کەرکک واش ترێکەی لە بن نەهات ئەمە نە زۆر بوو ئێستا بڕۆ زۆربەی زۆری وێران بووە وشک نەبووە ماوەتەوە بەڵام وەکو پێویست خزمەت ناکرێ ماوە لە ڕاستیە زۆر کۆنە لەبەر ئەوەی ئەگەر ئێمە وەکو وتە سێری قەبرستان و شتەکان بکەین زۆر کۆنە لە ناو حەوزی ماوەتەوەتە ئەم دۆڵێکەتیایەتی زیاتر لە 25 قەبرستانی تایە 25 قەبرستان ئەم قەبرستانانە هەندێکیان کۆنە دەگەڕێتەوە بۆ پێش هاتنی ئیسلام کوپەین ئەو کاتە مەسەلە ئەوانەی کە مردوون لە ناو کوپەکانە ناشتویانە وە خەڵک چوان مەسەلە هەڵی داوەتەوانێ پێ لە هەشتاکانە دەریان هێنایەوە لە ناو هەندێ لە کوپەکانە چەقۆی تیا بووە مەسەن مستی لێ تیا بووە شتی تری تیا بووە حتا ئاڵتوونیشیان دۆزیوەتەوە. حاجی ڕزگار دەڵێن لێرە بەردی بابانیەکان هەیە شتی مێژووی هەیە لێرە ئەوە لە کوێنە شتانە؟ بەڵێ لێرە لە ڕاستیە ئەو بەردە نووسراوێکمان هەیە ئەو تا لێرە لە کانی بڕۆین بۆوێ فەرموو لە حەزاکی با بڕۆین فەرموو.
وەک گەشتینە لای بەردی بابانیەکان فەرمووە مەسا. یەکسەر دیارە چەند کۆنە. بەڵێ کۆنە ئەمە بەردە نووسەکەیە. بەڵێ ئەم نووسراوە وەختی خۆی ئەسکەندەر پاشا هەبوو لێرە کە حکومڕانی ئەم مندیقانە بووە. تەمەن وەختی خۆی ماوەت سەر بە بانە بووە. بانە؟ بەڵێ ئەو کاتە سەر بە بانە بووە. بەڵێ بە هەر حاڵێ ئەسکەندەر پاشا حکمی ئەم مندیقەی کردووە، لێرە ژیاوە لێرەش مردووە. نووسینەکە لەکوێ ئەگەر سەرنج بن ئەگەر کامێرە بتوانێت نزیکی باتەوە ئەمە بەشێ لە نووسینەکەیە. ئەمە سەیەکە ئەمە بە شێوەی فارسی نووسراوە. بەڵێ چوار دەورەکەی هەڵکەندراوە. ئەمە ئەس کە نێ ئەمە دە ڕێ ئەمە سەیکە ماوەت ماوەت ئەمەش نووسینی تێرە بەڵام لە ڕاستیە تێک چووە. ئەم بەردە لە ساڵەکانی پەنجایە بەریتانیەکان هاتوون بە شەگرنگەکەیان بردووە. بردویانە بۆ ئەوەی کە ماوەتەوە شتێکی کەم بۆ ئێمە ماوەتەوە ناڵێم گرنگ نیە گرنگە بەڵام نازانین چ شتێک ڕۆشتووە بووە ئەوەی بکە گرنگە بردویانە. هاتمە ماوەتە کۆن بێت ماوەت و نەیتە ماوەتە کۆن واتە هێنا هاتووی لەبەرەوەی ئێر لێرە چیرۆکی کەڵەشێرەکان دەستی پێکردووە دەڵێن لێرە خوێندویانەوەکو ئەم بەردان کۆنانەش دەبینی ئەم بەردانی کە لەسەر یەکدانراون ئەبینی کە ئێرە ماوەتە کۆن بۆ لە دوورەوە بینیم دوو کەسیش لێرە وەستاون توما بڕۆم بزانم زانیاری چیان هەیە لەسەر ئێرە جا جگە لەوەش لێرە دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە ماڵی سێڵفێ با سێڵفێکیش بگرین پێشەوە. سڵاوتان لێبێ باشە نەحاڵتان باشیش شوێنەکەتان خۆشە لێی وەستاون ماشەڵڵا سروشتێکی دڕفێن خۆشبیاخوا ئێرە ماوەتە کۆنەوانە ماوەتە کۆنە شوێنی باو بە پیرانی ئێمەیە. بەڵێ ئەو بەردوشتانەی کە لێرەن ئەوەی خانووی کۆنەکان بۆیە بەڵێ هەمووی شوێن خان و کۆنەکانە بەڵێ ئەمە کەی ئێرە هەبووە لە ساڵی چەنەکانەوە ماوەتە کۆن ماوەت لێرە بۆ پێشتر زۆر کۆنە تاریخی زۆر کۆنە ئەگەرێتەوە بۆ 200 ساڵ لەوە پێش بگرە زیاتری. بەڵێ ئەی چۆن بوو خەڵکەکە ئێریان چۆڵ کرد چوونە خوارەوە. ئەمە بەسەراتیەکەیە کاتی خۆی مەسەلی کەڵەشێر هەیە لەسەر خەڵکی ماوەتە. بەڵێ جا دەڵێن لە ماوەتە کۆنەوە چیرۆکە لێرەوە دەستی پێ کاتی خۆی باو با پیرانی ئێمە لێرە نیشتە جێبوون. ڕۆژە لە ڕۆژان کەڵەشێرەکان دەزەکەن بە خوێندن لە کاتیشی ناوەختە بڵین کاتی ناوەخت کێ بۆ کەڵەشێر ناوەخت بڵین بۆ نمونە دەمۆ ئێوارەیەک بووە ئەو جۆرانە دەستیان کردووە بە خوێندن و فریون بەرەو شاخکە فریون کەڵەشێرەکان کەڵەشێرەکان ڕۆشتون بڵین بە خوێندن خەڵکەکەش پێیان سیر بوو پێیان ئەمە چی ئەم کەڵەشێرانە بوو ئاواکەن هەنیشیان حەزری خۆیان وەرگرت پێیان ئەمە بێهۆنیە هەنیش کەشیان پێیانە با بەگوێ مێرە هیچ شتێنی هەر لە ماڵی خۆیانە دانیشتون ئەوانەی کە چوون حەزری خۆیان وەرگرتووە بڵین بە ئەوسا سەکوشتی ئەو سات چی هەبووە چی نەبووە ئەو بۆ خۆیان نەزان چیان پێ بووە حەزری خۆیان وری چوونە سەر شاخەکان لێو ماونەوەی ترکە هین بۆتەوە ڕۆژ بۆتەوە ئەو لەشکرە بەسەریا داونی تر ئەو لەشکرە نازانم لەشکری مەغۆل لە ڕووسەکانە هاتووەتە چوەتە ئەو دەشتی مەدانان ئاسکەری ڕووس چوەتە ئەو دەشتەی خوارێ لەوێ هەڵیاوە لە بانجی شێوانە هەڵیاوە کە هەڵیاوە ئێمەش قاعدێکمان هەبووە پێیان و تۆ میر هەمزە ئەم میر هەمزەیە چۆ بۆ لای هێزەکەی ڕووس پێی وتم و توێتی بەخێر بێن ئێوە چین توانە ئێمە میوانین ئەم شەو لێرە ئیسراحەت دەکەین لەو دەشتە و ئەڕۆین ئەم میر هەمزەیە کە قاعدێکی ئەم منتیقەیە بووە پێی وتم و توێتی چ خزمەتێک چی ئیشێکتان هەیە بابۆتان بکەین توانە هیچمان ناوێت دوای ئەوە کە بانجی شێوان هاتووە میر هەمزە گەڕاوەتەوە شوێنی خۆی بە قاعیدەکەیەوە تقریبان ئەڵێن 1000 کەسێکی لەگەڵ بوو گەڕاوەتەوە شوێنی خۆی دوای ئەوە ئەم هێزە هەستاوێت دایەتی بەسەر ماوەتە هێز داگیرکەر هێزی ڕووس داگیرکەر بوو ئەچووە هەر شوێنێک
سەروەت و سامانی ئەو شوێنەی ئەبرد و یەکسەر بەجێ ئێهێش بەڵێ کە هاتوۆتە ناوماوەت پێش ئەوەی بێتە ناوماوەت کەڵەشێری بەڵێ ناو دێیەکە خوێندویانە و فریوە فریون بۆ شاخەکان بۆ ئەو شاخانەی ئەوە شاخی میرەمزەیە ئەوە شاخە سوورە ئەوە شاخە سوورە بەڵێ بەڵێ کە فرین بۆ ئەوەی خەڵکەکە هەستا دوایان کەوتووە ئەوەی دوای کەڵەشێرەکان کەوتووە ئەوەی دوای کەڵەشێرەکان کەوتووە بەر ئەو قەتڵ ئامە نەکەوتووە بەڵێ بەڵێ ئەوەی لە ناو دیەکەیان ماوەتەوە هەمویان سەر بڕیوە و کوشتویانە و ئەوەی لە ناو دیەکەیان بردویانە و ڕۆشتون ئیتر ئێمە لەو کاتەوە وەکو ئەجرێکی چاکە بەرامبەر بەو کەڵەشێرە باو باپیرانی ئێمە نەسەریان بڕیوە نەخواردویانە بەڵام ئێستا ئێمە تقریبان تۆزێکەون بۆ ئێمە ئەیخۆین بەسەری نابڕ من کە دەڵێم ئابلاغەکان لە ماڵەکان دەوری سیتل ماڵە بیا لێ گەڕکدان دوو گەڕەکەم دوو دیون لەوێ من تەمەەن بۆری ئەوشکا بوو مچکتم کاکە دەفەرم باسی نامخۆی وتی ئێوە خەڵکی وتم بە خەڵکی ماوەتی وتێ ئەسلی خۆمان ماوەتین بەڵان کەڵەشێر ناخۆین سەرشی نابرین هەتا ئێستاش تا ئێستاش وتی گەنجەکانمان پێما وتمە گەنجەکانمان تەمەەن ئەوەی ماوە ئەڵێ ئێمە سەری نابرین ناشی خۆین هیچ کەسمان سەری نابرین وەکو ڕێزێک بۆ ئەوەی کە یارمەتی یاون بۆ کەڵەشێری بەڵێ جوانە پێش چەند ساڵ ئێمە خۆین بەڵان ئێستامەتی خۆین لێ نازانین بەڵان ئەوان نایخۆن دەوری چل ماڵە بن بەڵێ 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 تقریبا خۆیان وتیان ئەو دیارە ماوەتە ئەسلەکان بوون کەڵەشێرەکانەوە ماون ئەڵێ باپیرە گەورەمان چەند پشتی وتن بەڵێ وتی ئەوە ئێستا قەوماوە کە لەبێ ئەوی نانە فڕیبوون کەڵەشێرەکان لەبەر ئەوە ئێمە نایخۆین داستە من ئەو ماڵان ئێستا داهات لە ئابڵاقن هێشتا ماون ئێستاش ماوەن تەمەن بە کوڕەکانی هەموو وتووە ئەوانیش نایخۆن ئەوانی نایخۆن ئەڵێ قەت قەسەری نابرین تا ئەوشیان گوت وتی ئێمە کەس نارێن بە هیچ کەسێک لە کەسی ناێن بەر لی خۆمان نەبێ وەرەی کەڵەشێر نەخۆن ئەوە پیان وتم ئەوە پیان وتم ئیسا ئێوە خۆتان کەڵەشێرە سەرە بڕن ناسەری نابڕین تا ئێستا سەرتان نەبڕیوە ناسەمان ئەی باشە گەر ئەی خۆین ئەی خۆی ئەخە چۆن خۆی گەستەری ئەی بێ بۆ یەکێکی تر بۆتە سەرە بڕێ بەڵێ ئیشکا سەریە بڕێ ئەی چۆن دڵێن بی خۆی لە نازانینەوە ئەی خۆین باز وەک پیرۆزی هەلامان پیرۆزە ئێستاش بۆ نمونە کەڵەشێر چکە بڵین هینمان هەیە لەسەری لە کاتی ناوەختا بخوێنێ من وە خۆم بڵین خەڵکیش بەتاوی وایە دڵت هەر لە خۆ خورپەیەک لێدا خبرێکی پێ حتمما خبرێکی پێ ئەجا تاقی نۆشمان لەسەری هەیە لە شەڕی نەگریسی براکوژیە لە نەوە شەشە هەفتەیە پێشەوە کام کێشێ دروست بێ کەڵەشێرەکانە خوێن لە کاتی نابڵین لە حوتی ئێوارە و هەشتی ئێوارە زۆریان خوێن بە مناڵەکان وتم مناڵینە شتێگە بێ کوتیان بابە تۆشە لەسەرینی باو باپیرێت دەڕۆی کوتم بزانە بێ یان نابێ لە دوای هەفتەیە و شەڕ براکوژی ڕوویدا و ماوەدەوە بوو سێرە دیارە هەستێکی تایبەتیان هەیە کەڵەشێرەکان کە هەست بە ڕووداوەکانەکە خوێنێ هەر لە خۆ بڵین من بە خۆم نیگەرانە بین پێی قورسە شتێکی قورسە هەواڵی پێ ئێوە ڕەفیقن وەنیە هاوتەمەنن لەگەڵ یەکە بەڵێ تقریبا شتێ لە من گەورەترە خاڵۆسمان بڵین من مناڵم کە عوسمانم ببینی لە ناوماوەتا کراسێکی سپی جوانی لەبەرا کرد ئەوسا سمێڵی بڵین گەورەتر بوو ئەوسا سمێڵ چەوەرکردن بڵین ئەم هینانە نەبوو بەڕۆنی کوردی چەوریەکرد شەواڵێکی جوانی لەبەرە کردووە چۆ لایکانی ژنان ئاوا ئەمە بێ بازیش عجایب بوو کاتی خۆی کە فڵشتی زۆریە بۆ دیارە بەڵێ هەر کە عوسمانی تر هەموو گەزەی ناسی مەشهور بوو لاساییتان ناکردەوە شەک و گەنجەکان بڵێن ئاوانە بەسمێڵەوە ئەو بەسمێڵەکەی بڵین هەموو گری خۆی بردبوو بەسمێڵەکەیشی خۆی کرد بەڵێ گری خۆی بردبوو بەس تەماشای ئەو سروشتە جوانەی دەوروبەری من کەن ماشەڵڵا چەند جوانە زۆر شوێنێکی جوانە ئێرە پێوترێ دۆڵە سووران کە وەکو گەڕێکێکی خواروی ماوەتە پێڵەن دۆڵە سووران نازان بۆ ئای پێڵەن دوای پرسیارەکەین لە جەماعەت لێرە دایە دانیشتەوە بزان خەریکی چییە بۆ خۆی دایەگیان چۆنی ئەیرە دەورگەڕێم بەساقە و مەحماڵە چۆنە باشی چۆنی قوربان باشی چای منی خۆش بیاخوا بێەوەی بی بەخێر بێ خۆش بیاخوا ڕێی بەخێر چێکەی لێرە بۆ خۆ دانیشتم جای دەکەم لەگە پیاوەکەم خەریک میێوان دەبڕین میێوان خڵەکەینەوە
مێوتان هەیە لێرە هەموو یەمێ ئەی گیا چی هەیە ئێستا بتوانین جا بێکەوە هەیە خەرتەلە هەیە دەخورێ هەموو تۆقی لە کامە بوو دکتۆر جیایکی سوورەوە جوانە ئەوەی گوڵە سوورەکەی لێت جاوەتانی خۆشە تۆقیرە شیرنا لێرە زیاتر خواردنی چیە خۆن لێرە ئێستا حاڵێن یان جستانی زستانان ئێستا جستانی ترخێنی لێدەنی دۆقلی لێدەنی ماشێنی لێدەنی گەرمکتاوی لێدەنی سنگەوە بە گۆشتەوە ترخێنەش خۆشە بەخوا زۆر خۆش ئێوە چۆن دروستیەکەن ترخێنە ترخێنە هەموو تەعامێتێکن لەت کە هەرمێرت کە کاڵک لەت کە سێ و هەموو شتێ دەکەین ئەوێ میوەکەی بڕنی پاشیکەین و خاوینەکەی بۆ دستەهات بەهارێ بۆ هاوینێ ترەی باشەگرێ ترێکی خۆشە ترشە شیرینە هەموو ساڵێ دوو فەردەما کشمیش دەبێ ترێ دەبێ بەڵام پارن هیچ نەبوو بۆ نازانم دنیاوشی وشکە ساڵی بوو ئەمساڵ بارانی باش باری ئەمسا باش باری بەڵام بێ نەگرتوێتیەوە بە تەسەوڕەکەی ساڵ میوەکان باش بن جارێ باشن جارێ باش جارێ باش دەبن مێوشی شیرە دروستەکەن هەموو شتێک مێوش تۆشا و کشمیش هەم بە خۆڵاو خۆ بە خۆتان دروستیەکەن ئەلەواتدانی خۆشە بەخواکە خۆشتەکە دروستکەی بۆ کۆی نییە کە لە بازارێک کڕی بازار لێ ترسی بە دەرمان دەیکەن ئێمە قەت بە دەرمان نایکەین بە خۆری خۆی دەیکەین ئەولادم دوو سێکتم لە شارین دەچم ماڵە برام لە شاریە حەزەکی بە خۆشی لە شار بژیت خۆ خانم هەیە ناچم ناچم حەزت لێرێ زیاد ماوەت خۆش خۆشە وڵات سێرکە شاخ و تو باشی ببێت تو ئەنجا شێت دەبی لە خۆشیان بەخوا زۆر خۆشە ماشەڵڵا ئەو چی ئێرە بێ ئەو هینا مورووە پیرێژنی قەدی وان زۆر جوانە پیرێژنی قەدیم دەوێتەوە قژانی پێ دەپیست لەژێ لەشکەکەەوە بردووتەتە بۆ سەرەوە بۆ وەکو تەوقەی وایە زۆر جوانە زامی ژاتوانمەوە بەکاری بێنم بۆ خۆم زۆر زۆر جوانە. حاجی خەجێ باسی ترخێنەی بۆ کردم جا لە مێشکمانە مایەوە چکە ترخێنە بەڕاستی زۆر خۆشە جا بەدەستی حاجی خەجێش دروش بکرێەوە هەر هیچ خۆت شارەزای لێی ترخێنە چی تێەکەین ئەمە دۆشا و ڕۆن پیوازە ئەمە شوێ دۆشا و ڕۆنەکە سوورەکەیتەوە خەیتەکەین ئەو خەکەی تەواو خۆشت حەزت لێرە ترخێنە هەموو عەزمانیە بڵێکی حەزی لێ نییە اینجا ئەمە ماشە سپی و ماشە ڕەش ماشە سپی و ماشە ڕەش هەموو شۆرا ئەمە پاقلە و ماشە سپی هەم پاقلێ و پاقلە لەگەڵ ماشە سپیت ئەوە گوێزە گوێزی ماتێک گوێزیش ئەویشمان تێکرد گوێز و پاقلە گوێز ئەمە نیسکی خڕ نیسکی خڕ ئەوەش نیسک شۆرا بۆ بەس ئاوی تیا بوو نیە قەیناکە ئەوەکە ئەوە چییە ئەمە ترخێن ئەوە ترخێنەکەیە بۆنی کە خۆشە چاولێ ئەرێ وەڵڵا ئەوە ئێوەیان چیە توێکڵە کاڵەکەکەیە توێکڵە کاڵک ئەویان منە بیستووە توێکڵە کاڵەکی تێکرێ توێکڵە کاڵەش گەردەگادا تەنگ دەی بڕی وشتی دەکەی ئەوەندە خۆشە بخۆی بۆچی بۆ تامی چیایەت ینی چی لێکا و توێکڵە کاڵەکە زۆر خۆشە ئەی دەست خۆش ئەمەش ئاڵمان بوات ئەمەش ئەمەینە ئەوە چیەوەش گوێزە گوێز و توێکڵە کاڵەک و توێکڵە کاڵک یەکەم جارە بیستم کە تێەکەن توێکڵە کاڵەکە هەم توێکڵە کاڵەکە وش کراوەتەوە ئەی چۆ دەویستاوینە وشتیکێکە پاچیەکەی ئەمەش ئاوەکە ئاوەکەوە دایانێن کە دایپۆشێ بیخەمە سەر ئاگرەکە ڕاوەستێنێ ئەوە هینەکە کۆچی ناتێکیڵی کەوچێ بێنم کەوچکە بێنم ئاوەکەی کەمە بخۆ ئاوەکە کەم ێستا ئاوێنم محەممەد ئاوەکەی کەمە ڕۆژانە چیەکەی دای خەجێ ڕۆژانە وڵی هیچم نیە دا دەریشم پیرەمێردەکەم بەخەم دەکەم ئێ لەگەڵ پیرەمێرد چۆن یەکتان ناسی کاتی خۆی ئامۆزایەکترین ئامۆزا بوون
جا هەر ئەوە هاتە داوات و شوت پێکرد یان پێشترێک تا ناسی ینی قسەتان کردبوو هەر بێ چۆن دوێن لە شوێنەکە چۆن ئەدێکا بەوەدەبن هەرکمان چۆن دوێن لەکوێ بوون دوێن لە خوارد هەرمان لێ بەوە لە دوین ئەنجامش چون پێ کردووە پێی وتی ئێمە بێمە داوات من تۆم خۆشەوێ ئەو شتانە ئامۆزاجان زۆرم خۆشێ دێن تۆش خۆشتەویست سێوەندەی خۆشم ئەیچون یاخواخوا لێکتان نەکە یاخواخوا لێکتان نەکە سێرە ئەزرەدیۆ سێکس ملاونە بە ینی ئامۆزای خۆیانی خانشمانە شاریە قەت بە خیارماندا نایە هەر لێرە حەز ناکەی بڕۆیتەوێ ئێرمە پێ خۆش هەوا ئێرە پاکتر و جوێکی خۆشتر بۆیە ماشەڵاوە جوانی کوا جوانم پرۆ ماشەڵات لێبێت ئەوەندە هەیە کوا جوان مام ڕۆڵە جوان نەماوم یاخر ماشەڵات لێ بێسا بۆ ئەمرۆ ئەوەندە جوانی کێمەڕواین یا خۆتە من درێژ بی دەورگەڕێن بە قوربان ئێرە ئەو شوێنەیە کاکرێن من بێدەنگ بم دیمەنەکە خۆی بدێت چکە بەڕاستی شوێنێکی زۆر جوانە ئێرە پێی وترێ سەرسۆل واتە سەر تافگە کەمە تافگەیەکی زۆر جوانە لە ماوەت شوێنێکی گەشتیاری زۆر گرنگە ساڵانە بە تایبەتی لە بەهارا گەشتیارێکی زۆر ڕوو لە ئێراکەن ئێرە بەرناکەوێت جا بەڕاستی ژێرە ماڵیەوەی بێ لێرە مەنجەڵای پراخی لێدانێ بۆ خۆت سناپ و سێلفی و ڕسمی لێ بگریت چکە بەڕاستی زۆر دیمەنێکی دڕفێنی هەیە جا بەس ئێرە نییە هێشتا زۆر ماوە من ئێوە لەگەڵ ئەو دیمەنە جوانانە جێدێڵم ماوەت پێشتر بەخۆی گوندەکانیەوە سەر بە قەزای شارباژێر بووە دواتر لە ساڵی 2008 ماوەت خۆی بۆتە قەزا ئێستا 77 گوندی لەسرە لەگەڵ یەک ناحیە لە ماوەت بەپێ ئەو ئامارەی 2007 هەبووە نزیکەی 9799 کەس دەژی جگە لەوە ڕووبەری ماوەت 463 کیلۆمەتر دووجایەکەوەش دەکاتە لە سەدا 1.29 پارێزگای سلەیمانی لە ماوەت لەنێو گوندەکە 3 قوتابخانە هەیە هەروەها 2 مزگەوت لەگەڵ 1 کتێبخانە بەبێنە سەر جوگرافیای ماوەت لە باکوورەوە ماوەت هاوسنوورە لەگەڵ شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور و ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ قەزای شارباژێر هەروەها لە ڕۆژئاواوە هاوسنوورە لەگەڵ قەزای دووکان پێکاتەی خاکەکەی ماوەت زیاتر گرد و چیایە هەنێ دەشت هەیە ئەویش لە ڕۆخی چەمەکاندا بەرزترین لوتکە لێرە لوتکەی گمۆیە کە بەرزەکەی دەکاتە 2343 متر لە ئاستی ڕووی دەریا لەبەرەوەی شوێنەکە زیاتر چیایە و فێنکە لێرە زۆر گەرم نابێت تا ئێستا بەرزترین پلەی گەرمی کە لێرە پێورا بێ بە هاوین داگەشتۆتە 47 پلەی سیلیزی هەروەها نزمترین پلەی سیلیژی لە زستاندا ناقص 15 بووە لەگەڵ شووتی پیاسەیەکی ماوەت دەکەین و دواتر کۆتایی بەم جارەی گەڕانی کانی دێنین تا گەڕانێکی دی و بەرنمەیەکی دیکە هەر شاد بن